خاڵێکی ترەوەی کە ئێمەوا هەست دەکەین دیندارێتی پێویستیەکی ئینسانەکە، چونکە هەستکردن بەوەی کە پێویستی بە خوای گەورە هەیە، بەخوای بەدەسەڵات هەیە، بەخوای بە ئاگا هەیە، بۆیە لەو کاتانەیە ئەکەوێتە ناڕەحەتی و هاوار بۆ خوای گەورە ئەبا، دەست بۆ ئاسمان بەرزەکاتەوە، ڕوو لەو غەیبە ئەکا کە نایبینێ بەڵام ئەزانێ هەیە. مەقالەی یەکێکم تەرجمە کردبوو بۆ کوردی کە باس لەوە کە چۆن مسڵمان بوو. ئەڵێ هەموو جارێکە چوومە قاتی سەرەوەی خانوەکەم عادەتەن لە وڵاتانە ئاوایە، جاری وای کەن بە مەغزەن یا جاری وەکو ژوورێکی چەپەکە بۆ خۆی، ئەڵێ چوومە ئەو ژوورە ئەنجا دەستم بەرزە کردەوە متخوایە من ئەزانم تۆ هەی، بەس هیدایەتم بدە تۆ بدۆزمەوە، هیدایەتم بدە تۆ بناسم، هەتا لە ئیسلامەکە یا خۆ من دۆزیە. خاڵێکی تر لە پاڵنەرەکانی مرۆڤ بۆ دیندارێتیەکەی ئەوەیە کە لاوازیت، یعنی ئینسان هەرچەند خۆی بە مەغرور بزانێ، خۆی بە قووت بزانێ و لوتبەرز بێ، بەڵام ئینسان لاوازە لەو کاتەیە کە ئەبینی دڕندەیەکی بۆ دێیا کۆمەڵێک گورگ بۆی دێن هیچ پەنایەکی نامێنێ، هاوار بۆ خوا. لەو کاتی کە دکتۆرەکان پێڵن وڵای ببوورە جەنابەت نەخۆشیەکەت ئێمە ناتوانین هیچ سەری لێ دەرکەین و کەس نازانە نەخۆشیەکە چییە، پەنا بۆ خوای گەورە. لەو کاتەی هاتووە بە قاچاق بیەوەی بگاتە ئەوروپا و بەلەمەکان شەپۆ لەدا لە تاوە هاوار بۆ خوای گەورە. ئەگەر بەلەمەکە غەرق بوو لە ناو ئاوەکە هیچ پەنای تری نییە، لە دڵیەوە هاوارەکە دەمیش ناکاتەوە، لە دڵیا هاوارەکە و پەنا ئەبات و بۆ خوای پەروەردگار بۆی ڕزگاریکە. یەکێکی کە ئاگر لە ئەترافێتی و دووکەڵی بۆ هاتوو ئەزانێ قوتار نابێت، هاوار بۆ خوای پەروەردگارم. کەوا بوو هەروەکو چۆن میراتی دینی هەیە، فترەی ئینسان داوای دینەکەکە، مێژووی مرۆڤایەتی سەلماندنی دینی تایە، هەستێکی ناخی هەموو ئینسانێکیش هەیە، هەموو ئینسانێک حتا تۆ کە باوەڕت بە دین نەبێ نازانین ئێستا ڕاستە ئێستا دەمت گەرمە واڵی، بەس ئێمە نازانین کە تۆ کەوتیتە بەحرێکەوە لەو دەریای ئیجێ چۆن هاوار بخوا. دوایە گەر هەر باوەڕیشت نەبڵی بەخوا وەڵاهی یا ڕەبی خواکەی مەلاکرەکار، خواکەی مسڵمانەکە، هەروکو چۆن فرعون کە کەوتە ئاوەکەەوە هاواری کرد آمنت برب موسى وهارون، يعني آمنت بالذي آمن به بنو إسرائيل، باوری بە خوای هێناو کە بنو ئیسرائیل ئیمانی پێ هێنا کە خۆشی ئیچەوساندنەوە لەسەرەوە ئیمان. خاڵێکی تر پاڵنەرێک هەیە ترسە. ترس خۆی بریتە لە چی؟ پێناسەی ترس بریتە لەوەی تەوەقع ما تەکرهو، یعنی ئەوەی کە پێت ناخۆشە ڕوو بدا بترسی لەوەی ببێ، شتێک سەڵ بکەیتەوە لەوەی ببێ، ئەمە ترسێک لە دڵتا دروستە. هەموو کەسێک ترسێکی لە مردن هەیە. تۆ ئێستا ناترسی لە مرد، بەڵام ئەگەر بڵێن وەڵا تووشی نەخۆشیێکی وا بووی ئەترسی ئەنج کە ئەکەویتە حاڵەتی مەترسیەکانەوە ئەنجا هاوارت لێ هەڵەسێ. حاڵەتی ترسەکە ئەم جاریان حاڵەتی مردنەکەیە. لە بەرامبەر ئەم ترس و ترسشە تروسکاییەکی تر لە دڵتا هەیە کە بریتە لە تروسکەی ئومێد و هیوە. هەموو ئینسانێک هەرچەند بکەوێتە ناڕەحەتیەوە ئومێد و هیواکەی هەر نابڕێ. بۆیە عەرە بەڵێ ئەو کەسی کە ئەزانێ غەرقە بێت دەست بە پووشێگەگرێ، خۆزانێ ئەم پووشە بە پەنجەیەوە دێ، بەس دەستی پێوەگرێڵە بەڵکو خۆ ئەمە لە هەزارە یەک احتیمال نییە تۆ ڕزگارکە کە تۆ کەوتوتە ئاوە و لافاوە کە ئەدبا تۆ دەست بگری بە قەدی دارێکیشەوە، لقەکە ئەشکێڕوە، لقەکەت گرتووە بەڵام دەستت ماندووە، شەپۆلەکە بە قووەترە لە هێزی خۆڕاگرتنت ئەدبە، بەڵام هەر ئومێدێکت هەرەیە کە خۆ دەپارێزی. نقمی ژەبی ئومێدێکت هەیە هەر لە ناختە سەربەرزکەیتەوە هەوایکی تر هەڵمژی فریاکەوی، ئومێدت هەیە بڕۆی بکەوتە تۆڕی ماسی گرێک لەسەر بەردێ بنیشیتەوە، شەپۆلێک بتخاتە کەنار واروها. ئەمەش دیسان پاڵنەرێکی ترە کە ئینسان ڕووە کاتۆ خوای گەورە بەوەی ئەم ئومێدەی تیا دروست بکات، کەوا بوو ئەمەش دیسان ئەبینین پاڵنەرێکی ترە بەرەو دینداری. خاڵێکی تری ئەخیر ئەوەیە کە هەستێکی ڕۆحی لە ئینسانەکەیە. هەستی ڕۆحی هەستکردنە بە حەوانەوەیەکی ڕۆحی و سوکنە. جاری وایە ئینسانێک کە زۆر ڕووە کاتە خوای گەورە هەست بەم ڕۆحاکە، هەست بەم سوکنایی ڕۆحیەکە. ئەمە جا شتێکە سوبحان الله زۆر موهیمە لەوەی کە هەتا خۆت نەیچێژی باوەڕ بە کەسی تر ناکەی هەیە. ئێستا کابرایەکی عارف باوڵین یعنی خواناسێکی باش، مەبەستیشم هەر سۆفی نییە، یعنی ئەشێ تەلەبەیەکی کولێ هەندەسە بێ و خواناسێکی باش،
ئەمە بۆ خۆی ئەگەر پێی بڵێن بۆمان شەرحکە ئەم سوکنە ڕوحی تۆ چی و چۆنە ئەڵێ نازانم یعنی پێم تعبیر ناکرێت هەرچی ئێوە ئەیڵێن لەوە زۆرتر ئەنجا کێشەی ئێمە و مولحیدەکانیش ئێمە و ئێوە ئەوەیە کە ئێمە هەرچەند باسی سوکنای ڕوحیتان بۆکەین ئێوە نازانن چۆن تەسەوری بکەن چکە شتێکی مەلموس نییە بتان دەینێ بەڵام ئێوە تەسەور ناکەن ئەوانەی لە زیندانیشە غێری و ئەشکەنجەی کێسە لەسرە ئەشکەنجەی لەسرە بەڵام لە ناخی هەستپێکە ئەگەر مادام لە بەرخاتری خوای گەورە تووشێ ئەشکەنجە و ناڕەحەتیانە بۆ بەلایەوە سووک وەکو ئێوە نییە شەقێکی بەرکەوت و احترافی لەسەر 20 کەسی تر کرد ئەم سوکنای ڕوحیەش پاڵنەرێکی ترە بەرەو کە ئینسان ئەهێنێ بەرەو دیندارێتێک لەبەرەو سەیریکەن نێوانی ئێمە و ئێوە ئەگەر خۆمان هەڵ نەخەڵەتێنین کۆمەڵێک پاڵنەر هەن لە ناخی ئینسانەکە خۆی و لە کۆمەڵگەی مرۆڤایەتیە کە بەرەو دینمانەهێن بەرەو خواناسیمانەهێن بەرەو خواپەرستیمانەهێن بەڵام هەندێک کەس مەغرورانە واناڵێ هەر احترافی پێ ناکە هەرڵێ ناوانیە لە حقیقەتیشان لە ناخیە ئێمە نازانین ئێستا کە وامان پێڵێ ئێمە عادەتەن جەنابەت بە ڕازگۆ ئەزانی بەڵام ئەگەر بکەویتە بەردەستی کۆمەڵێک لەوانەیە کە ئەزانی تر مەسیرت مردنە یعنی مەسەلەن تۆ ناسرایی بۆی ملحید و بێدینی لە پڕێکا کەوتیتە کەمینێکی تەنزیمی دەولەوە هەرچی ئومێدێک بێنیتە خاستن کە تۆ ئەناسن هەرچی ئومێدێک هەبێ نیتەتەوە بێت تەسلیم بە مردنەکە ببین یەکێکی کە کەوتۆتە ئاوەکەوە یەکی کە دەوروبەری ئاگرە یەکی کە تووشی نەخۆشیەکەەوە دەرمانەکانی هیچ عیلاجێکی نییە یەکێکی کە بوو مەلەرزەیەکی بەسەر هاتوویەکی کە کەوتۆتە ئەو لافاوە لافااو کە هاتووەکو سۆنامیەکە خەڵک لەبەری ڕاکە ئەزانانی هیچ پەنایەک نەما چونکە بەس بەری بکەوێ ئەیخا کە خستی ڕای جەشتبوونەوە ئێمە و ئێوە ئەم پاڵنەرانەمان لە ناخایە بەڵام نازانم تۆ تا چەند دەتوانانی اعتراف بەوە بکەی بە هەر حاڵ خوای گەورە هیدایەتی ئێوەش بدا هەروەکو هیدایەتی ئێمەی داوە واتە ڕێگامان دۆزیوە تۆ ڕێگای وەحیەکە کامەیە و ڕێگای ئیسلامەتیەکە کامەیە ئێمە بە خەتێ ئادەما ئەڕۆین و عەلەیهی سەلام ئێوەش بە خەتی شەیتانیزما بڕۆن و ئەو خوڕافات و ئەو قسانەی کە لە مێشکدان هەیە و سبەینەش یەکتریە بینینەوە دوای مردن کە زیندووە کرێنەوە چۆنیش ئەخەوین هەروە ئەمرین چۆنیش خەبەرمانە بێتەوە هەروە زیندووە بینەوە باوەڕم پێ بکە